ماوەی 17 ساڵە یەکێتی پیاوانی کوردستان دامەزراوە. ئەم یەکێتیە 3500 ئەندامی لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان هەیە بۆی بە بەرگریکار لە پیاوان دەناسێنێت. ئێمە ڕێکخراوەکەمان ئیشە سەر پرسی ڕەگەزی نێرەکە ڕەگەزی نێرنجار لە مناڵیەوە تاوەکو بە ساڵات شوێک ئیشە ڕێکخراوەکەی کە دەچونکە بۆ داوکردن لە مافەکانی. بەپێی ئامارەکانی یەکێتیەکە لە ساڵی 2022دا 534 حاڵەتی سکاڵا و توندوتیژی بەرامبەر بە پیاوان تۆمارکراوە. لە ساڵی 2023دا ژمارەکە بۆ 619 حاڵەت بەرز بۆتەوە. ئەم یەکێتیە بەردەوام مانگەشەی ئەوە دەکات کە توندوتیژەکان بەرامبەر بە پیاوان ڕوو لە زیادبوون دەکەن. پیا وەکو کارگەیەکی بەرەمهێن تەماشاکرێت تەنها ئەو کاتانە لە ماڵەوە جێ بێتەوە ڕێزیلەکرێت کە بەرهەمی هەبێ، بەڵام مردۆ لەکە لاواز بکە توانێت جستەی نەما لە جیاتی ئەوەی ڕێزدە و مادووبوونێ بژیرێت پەناهێنێ بۆ ڕێکخراوەکەمان یابێ پەنابەرین بۆ خەڵگەی پیرەکان جێ بکەینەوە. هەموو کەسانی لای ئەمە لەوانەیە بەشێکی ژنان هۆکار نەبن، چونکە لەوانەیە مناڵەکانیشانجا بۆ کوڕکوشیشی تایە، لەوانەیە کە سوکاری پژنەکەی و دایک و باوک و براکەی مژنەکەیەتی هاوسەرەکەیەتی لەوانەیە لە خاینی هاوسەریەکانە لەوانەیە هاوسەرەکەی لەگەڵ پیاوێکتر دەستی تێکەڵ کردوێت ناتوانین بڵێن تەنها کۆی ئەو کەسانی کە لامان ئێمە تەنها ژنانی پێتۆمەتبار بکەین. ژنان نیگەرانن لەو ئامارانەی یەکێتی پیاوان بڵاویان دەکاتەوە. پێیان وایە بڵاوکردنەوەی ئەو ئامارانە دووبارە توندوتیژیکردنە بەرامبەر بە ژنان دەچینە یەکێتی ژنانی کوردستان. یەکێتیەکە تایبەتە بە داکۆکیکردن لە مافی ژنان، هەمیشە ڕەخنا لە پێشەلکردنی مافی ژنان دەگرێت. وەژنیش ئەزانێت کە ڕێکخراوی ژنان پشت و پەنایەتی لەو حاڵەتەیە ژنەکە خۆی ئەگەرات و بزانێ پشت ئەسوور بێ لەوەی کەوا ڕێکخراوەکە هاوکاریەکە بۆ ئەوەی نییە کەوا بچێ تومتیژی بەرامبەر پیاوەکە بکات، بۆ ئەوەی نییە بچێت تۆڵە لە پیاوەکە بکاتەوە، بەڵکو بۆ ئەوەیە کە بتوانێت ئەو مناڵانەی کە هەیەی لایەتی بە شێوەیەکی جوان پەروەردەی کات. یەکێتی ژنان پێیان وایە دۆخی ژنان خۆیان ئەوەندە باش نییە تا مافی پیاوان پێشەل بکەن. وەک بەرپرسی بەشی کۆمەڵایەتی یەکێتیەکە دەڵێت لە زۆرێک لەو حاڵەتانەی پێیان دەوترێت توندوتیژەی دژەی پیاوان خۆیان بەرپرسیارن. قەت ژنێکە دیوە لەگەر ئاسوودە بێ و ئارام بێ لەناو کوخێکی شابژی بە شەرتی ئاسوودە و ئارام بێ، ئەو هیچ وەڵامێکی خراپی نییە بەرامبەر بەش پیاوە، بەڵام ئەوە پیاوە کە گیرفانی پڕە کە پیاوە دەسەڵاتی هەیە، چ لە ڕووی ئاینیەوە چ لە ڕووی حتا یاساکانمان داوازە بەرامبەر بە ئەو تومتیژانێک کە پیاو بەرامبەر بە ژنێکە. ئەو کەسانی کە تومتیژی بەرامبەر هەر مرۆڤێگەکەن سزایەکی تونگ بدرێ، بە تایبەتی ئەو پیاوانەی کە تومەتیژی بەرامبەر ژنەکانیان نەکەن، بەرامبەر کچەکانیان نەکەن. بەپێی ئامارەکانی 1 لە سەر 3 ژنانی جیهان لانی کەم جارێک لە ژیانیاندا توندوتیژەی جستەیی یان سێکسیان بەرامبەر دەکرێت. لە بەرامبەردا لە هەر نۆ پیاوێک ڕوبەڕووی توندوتیژەی خێزانی دەبێتەوە کە 3 ئەوەندە لە توندوتیژەکانی ژنان کەمترا. بەشێک لە چالاکانی پرسەکانی ژنان لەو بڕوایەدان. ئەو توندوتیژەی بەرامبەر بە ژنان دەکرێت جیاوازە لەو کێشا خێزانیانەی توندوتیژەی بەرامبەر بە پیاوان لێ دەکەوێتەوە. ئەوان پێیان وایە ئەوەی بەرامبەر بە ژنان دەکرێت هۆکارەکەی جیاکاری ڕەگەزی و باڵادەستی کولتوری پیاوسالاریە. لە کاتێکدا ئەو توندوتیژانەی بەرامبەر بە پیاوان دەکرێت هۆکارەکانیان پاڵنەری خودی و توندوتیژەکان ناسنان خانەی توندوتیژی ڕەگەزیەوە. خۆشی سەیدا سلێمانی.